هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەبێ هیچ ئومێد و تروسکەیەک بۆ باشتربوونی ژیانیان پێیان نایە ئەو ساڵە سەختەی جێگری سەرۆکی حکوومەت باسی لێوە دەکرد و ڕوویان لە ساڵی نوێ کردووە. گەرمیانیەکان دڵیان لە تووڕەیی ئەم دەسەڵاتە بێباکە پڕە و دەڵێن لە بری مژدەی باش و دڵخۆشکار بەرپرسانی حکوومەت بوونەتە هۆکارێک بۆ ڕەشببینی هاوڵاتیان و بێ ئومێدکردنیان لە ساڵی نوێدا. ساڵ بە ساڵ خۆزگم بە پاریش نە بە پێراریش ساڵ بە ساڵ خراپتر ئەبێ باش نابێ هیچ ئەمەلێکم بە مۆزعان نییە و قەت باش نابێ مستەحیلە ئەوە لە ڕووی بازارەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی شەرەف و ئابڕووە لە ڕووی ئینسانەکان و وەعد درۆ غەش فێڵ بەرەو خراپیە چێ بەرەو باشی ناچێت تۆ لە حکومەتەکە لێگەڕێ ئەوە هەر خراپ و گەنیوە خەڵک چۆن ڕەشببین نابێ ئایسا من قسە لەگەڵ تۆکەم ئەوە ساڵی 21 و دەنگ مۆلیدەتیە کارەبام نییە ئەوە ناوجەرگەی بازاری کەلارە سەی وایر و سەی دار و درەخت و جادە و ڕێگەوبان و شڵپاوەکانی سەر جادەیکە یعنی ئەمەلت بەچی بێ قەت باش نابێ من باوەڕم وایە وەکو سووریا و مووسڵ و خراپتریشی پێێ باش نابێ یعنی بەرەو کاولبوو نەچێ بەرەو باشە ناچێت دیارە هەر لەساوە هیچ ئەمەلێ بە خەڵک نادەن ساڵی بسێ بۆیە بۆ قەیرانی زیاتر بچێ بۆ بێ ئارامی بڕوە وەزعەکە زۆر خراپە خەڵک لە نەڕەحەتیە و باشیش نابێ هیچ ئەمەلێکم نییە دەربارەی ساڵی تازە ساڵی ڕابردوو زۆر ناڕەحەت بوو لە سەرمانە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەشببینیەکی لە خەڵکی هاوڵاتیانی هەرێمەکەی دروست کردو ینی تەنها هەرەوەی ژمارە بگۆڕێت و هیچی تر نییە یعنی شتێکی ئەو تۆ نابین مەگەر هەروەها بێ وەزعەکە بەخوا ناخۆشترە بێ و هیچ خۆشێکی تا نابێ. مامۆستایەکیش دەڵێت ئەم دەسەڵاتە لە مێژووی خۆیدا بەردەوام هەوڵی داوە سیاسەتی کۆیلەکردن و بژی و مەمرە بەرامبەر خەڵکەکەی خۆی پەیڕە بکات و نەیان هێشتووە تاکی کورد چەند ساڵێک بە ئارامی گوزەران بکات و خەمی بژێوی ژیانی ڕۆژانی نەبێت. من وەکو مامۆستایەک هیچ دڵخۆش نیم بە ساڵی نوێ چونکە جاران ئەمانوت ساڵ بە ساڵ خۆزگەمان بەپار ئێستا نازانین بڵێن خۆزگەمان بەپار یان خۆزگەمان بە ساڵی نوێ چونکە پار و پێرار و ساڵانی پێشوم دەسەڵاتەوەیان کردووە لە چینی مامۆستایان بە تایبەت و هەروەها قوتابیانیش زەرمەند بوون لە بێموچەی و بێ نیزامی و بێ سیستەمی پەروەردە هەمووی شکاوەتە سەر یەکە ئەم جارە ساڵی پار پێنج موچەیەکمان بە نوقسانی وەرگرت بۆ ساڵی ئایندە کە خەڵکی ئەمڕۆ یەکی 2021 ئەبێ خۆشحاڵ بێ بە ساڵی نوێ کەچی مژدەی وەفدی دانوستکاری هەرێم لە بەغدا مژدەکانەوە بۆ کە ساڵی 2021 ساڵێکی سەخت دەبێ ینی یەکێک نەزانێت کە ساڵانی پێشومان زۆر بە ڕێکوپێکی و جوانی بەڕێکردوە. والله حکوومەتی هەرێم کە وتت حکوومەتی هەرێم یعنی بەرپرسیارەتی یەکەم لە ئاستی هەرێمی کورسانە ینی بەرپرسیارەتی یەکەم ئەگەر تۆ لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی موچەوە شتێکت نەبێ خۆ ئەبێ قسەکانت هەمووی دڵنەوایی بێ بۆ تاکی کورد خۆ بێ قسەکانت دڵخۆشکەر بێ خۆ بێ قسەکانت ئاهێک بێ بە دڵ و دەرونی موچەخۆران و تاکی هەر هاوڵاتێکی تاکی هەرێمی کورسان تۆ ببینە موچەخۆر و تاکی هاوڵاتی هەرێمی کورسان هەمووی لە قەیرانە نەبوونی موچەیە نەبوونی کارەبە نەبوونی نەوتە نەبوونی هەندێک سێکتەری خزمەتگوزاریە کە لە ڕاستیە گرفتی گەورەی لەسەر دڵ و دەرونی هاوڵاتی دروست کردووە. حکوومەتی هەرێمی کوردستان ساڵی 2020 بە خراپترین شێوازی حکومڕانی و سەختترین دۆخی هاوڵاتیەکانی بەڕێ کرد و بۆ ساڵی نوێش هیچ بەڵێنێکی ڕاست و دروستی بە هاوڵاتیان نەداوە بە ئاراستەی باشکردنی گوزەرانیان و چاکردنی دۆخی شێواوی حکوومەت و حکومڕانی کوردی کە ئەگەر بێت و نەوت ڕادستی بەغداد نەکات ئەوە بۆ هاوڵاتیان 2021 لە 2020 سەختتر و ناڕەحەتتر دەبێت. هاوەر محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان